چەندین جاریکە کە پێشتر ئەو شوێنەمان هەر بەنزینخانە بووە و چەند کەسێک گیانیشی لەسەر زابوو لەوێ بۆ نووسراوی فەرمیمان لەسەر کردووە و ئەو شوێنە هەڵگیرا بوو دووبارە کەسێکیکە دیارەکاری تیا کردوێتەوە و مۆڵەتی نییە و ئێمە لە ڕێگەی قایمقامەتی ناوەندی هەولێرەوە بنکەی پۆلیسی بنکەی بەرگری شارستانی ئازادیمان دووجار نووسراوی لەسەر ئەو شوێنە کردووە و داوامان لێ کردوونەکەەوە ڕێکاری یاسایی بەرامبەر بگیرێتە بەر لەبەرەوەی ئەو جۆر ئاگران دەبێتە هۆی ماندووبوونێکی زۆری کارمەندانی بەرگری شارستانی هەرچەندە ئەو ئاگرە گەورەیە کە زۆربەتان لەوێ بوون تواندرا بە 25 خۆ لە کۆنتترۆل بکرێت بەپی ئەو نووسراوەی ساڵی 2025 مانگی 12 لە وەزارەتی ناوخۆکە دەرچووە تایبەت بەو پاڵاوگە بۆ کارگانە بۆ شوێنانی کەوا نایاسایەن و مۆڵەتیان نییە دەبێ هەمویان دابخرێن. ئێرا کۆگای تەنەرە وەکو کۆگای تەنەر ئێرانە بەکاردێت لە کاتژمێر 250 خولەکی سەر لە بەیانی هەواڵیان پێدەنکەوە ئاگرێک لە بەشی پشتەوەی کۆگاکە هەیە کاتی تەماشامان کرد ئاگرێکە کە ئاگرەکە لە کۆنتترۆلی ئەو کۆنتترۆلی ئێمە دەرچووە کە بتوانین کۆنتترۆلی بکەیت و زیانەکانی شۆی کە لە پێشساوی خۆتان دیارە بە سوپاس بۆ خی زیانێکی جانیمان نەبووە بە شتێکی دەقیق ناتوانانی ئێستا بڵێن بەڵام ئەوەی کە هێو لە پێش چاو دیارە دوانی بڵێنە نێوان 150,000 بۆ 200,000 دلار دەخەڵێن.